بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. پرۆسەی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان کۆتایی هات. هاوڵاتیان ئەرکی خۆیان جێبەجێ کرد و ئەوەش دەژمێنێتەوە بەرپرسیارەتی دەسەڵاتداران لە مامەڵەکردن لەگەڵ ئەنجامی ڕێفراندۆم. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر شۆڕش حەسەن، مامۆستای زانکۆ و پسپۆڕی یاسای دەستوری لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها لە هەولێرەوە دکتۆر دانا سعید سۆفی، ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان، تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. دوجار گەلی کورد لەو وادەی دیاری کردبوو ڕاپرسی بۆ سربەخۆیی کوردستان ئەنجامدا. لە دوای کاتژمێر 8 بەیانیەوە لە شاری سلێمانی هاوڵاتیان ڕۆژنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ دەنگدان بۆ جیابوونەوە لە عێراق و ڕاگەیاندنی سربەخۆیی. دەنگدەرانیش هیوا خوازن ڕیفراندۆم کۆتایی بە بەسەڵەکی سیاسی و ئابووری بهێنێت و ببێتە هۆی بەدیهێنانی خواستی خەڵکو و دەنگەکانیان بۆ سربەخۆیی بوو بێت، نەوەک بۆ مزادەی سیاسی بەکار بهێنرێت. والله ئەگەر ڕاست بێ بۆ سربەخۆیی کوردستان، یعنی گومانە هەیە لە ڕاستی کوردستان؟ بەڵێ بەتەکید. هیوادارم وڵاتێکی سەقامگیر، وڵاتێک خەڵکەکەی ئیسراحەت کە ئەوە وەزع نییە خەڵک هەمووی لە ئاخنکە لە دەرەوە، ئەوە حاڵ نییە و خەڵکی تیا و خەڵکتیا ئەشی. داوامان لەسەر کردایەتی کورد هەیە ئەم ڕۆژەی بیر نەچێت کە خەڵک هەمووی هاتۆتە دەرەوە بۆ دەنگدان و ئەوە غەڵەتە ئەگەر بەرژەوەتی کوردیتیانە بێت. ئینشاءڵڵا ئەم کەم و کەسرێکە هەیە لە وڵاتەکان نەمێنێ و بێ وڵاتێکی سربەخۆ و ئارام و هێمن و بێ کێشۆ مەشاکیل بین و لە پارێزگای سلێمانی ژمارەیەکی زۆر هاوڵاتی بەهۆی نەگەڕانەوەی ناوەکانیان لە سەرەتای ئەنجامدانی پرۆسەکەوە گرفتیان بۆ دروست بوو. ئەم کێشەیەش تەنها لە پارێزگای سلێمانی هەبوو. کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژارنەکانیش دەڵێت گرفتەکە لە هاوڵاتیان خۆیان بووە کە هەفتەیەک بەر لە ئێستا ناوەکانیان لە بنکەکان نەدۆزیوەتەوە. بەپێی ئامارەکانیش لە سنووری پارێزگای سلێمانی 510 بنکەی دەنگدان بۆ ئەنجامدانی ڕاپرسی کرابوویەوە. ژمارەی دەنگدەرانیش لەو سنوورە 2,700,000 دەنگ بووە. زۆربەی هاوڵاتیان کە سەردانی ناوەندەکانی خۆیانەکەن دەنگەکانیان نییە، یان گۆڕانکاری لە کراوە لە ناوەندێکەوە بۆ ناوەندێکی کە هاوڵاتی پێی نەزانیوە. ئەمە خۆی ئەم بابەتە دوو لایەن خەتابارە، دوو لایەن سەبەبکارە. یەکەم هاوڵاتیە کە لە کاتی خۆیان ئێمە ماوەیەکی یاساییمان دەستنیشان کرد بۆ هاوڵاتی، وتمان هاوڵاتی بەڕێز. لەو کاتێک کە ئێمە ماوەی کە دیاریمان کردو سەردانی ناوەندەکان بکەن بۆ دڵنیابوون لە ناوەکانتان، یان بۆ نەقڵکردنی ناوەکان، یان بۆ ئیزافەکردنی ناوەکان، هاوڵاتی بە ژمارەیەکی کەم هات بە دەنگمانەوە. لایەنێکی کەی سەبەبەکی کەی ئەو ماوە کورتەیەکە ئێمە خۆمانتیا ئامادە کرد. هەرچی بێت ئێستا کورد لە بەردەم تاقیکردنەوەیەکی گەورەدایە. ڕەنگە بچووکترین هەڵە لەنگەری کەشتیەکەی خوار بکات. بۆیە لە هەموو کات زیاتر ئێستا پێویستە گرفتە نێوخۆیەکان چارەسەر بکرێن و مەترسیەکان بڕەوێندرێنەوە. ئەم پەنجەیەی کە ئەمڕۆ هاوڵاتیان خستیانە نێو مەرەکەبەوە هیواخوازن بۆ سربەخۆیی کوردستان بوو بێت و هیچ ئامانج و مەبەستێکی تری لە پشتەوە نەبوو بێت. داواکاریش بوون لە سەرکردایەتی کورد کە لە دوای ڕیفراندۆمەوە هەنگاوی ئەرێنی بنێ بۆ چارەسەرکردنی کێشە دارایی سیاسیەکان لە باشووری کوردستان. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاکتۆر گەستێرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بەوەی کامڕۆ ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان بەڕێوە چوو، هاوڵاتیان ئەرکی خۆیان جێبەجێ کرد. پێتان وایە دەسەڵاتداران چۆن مامەڵە لەگەڵ ئەنجامی ئەم ڕیفراندۆمەدا دەکەن؟ بەڵێ، سپاس بۆ تۆ، سڵاو بۆ بینەرانی کەناڵەکە کەسان. دەربارەی ئەم ئەنجامدانی ئەم ڕیفراندۆمە بەڕاستی کە لە مانجی چەند مانجە پێستا بڕیاری لێدرا کە لەم ڕۆژدا بکرێ، بەڵام ئامانجەکانی وەکو خۆیان زۆر جار سەرکردایەتی کورد
باسی لێوە دەکات ینی زۆر لێڵی پێوە دیارە وازح نییە هەندێک جار دەڵێن بۆ فشار خستنە سەر بەغدایە هەندێک جار بۆ دەڵێن بۆ سربەخۆیی نییە بەڕاستی تۆ کە ڕیفراندۆمەکەی بە مەبەستی ئەوە دەکەی کەوا ڕێی خەڵک بزانی ئایا بەرەو سربەخۆیی دەڕوایم دەیەوێت لە ناو ئەو وڵاتە بێنێتەوە ینی پێ دوایە تام ساتۆختش ئامانجەکەی ڕوون و دیار نییە تا دوێنێژ لێدوانەکان مەسەنەوانەی کە قسەیان دەکرد وەکو بەرپرسی ئەم هینە بەڕاستی مەسەن ئەمڕۆ سەرۆکی حکوومەت بە شێوەیە قسەی دەکرد بۆ شێوە بە سەرێحی کەوتی بۆ سربەخۆیی نییە دوێنێ مەسەن کاک مەسئول لە قسەکانی بەو شێوە کە دەیوت بۆ دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان نییە ئیتر ئەمانە هەمووی تۆ دەوڵەت لەسەر ئەساسی دیاریکردنی هەرێمەکەی سنووری هەرێمەکەی دادەمەزرێ یعنی دەکرا مەسەن ئێمە باشتر خۆمان ئامادە کردبایە بۆ ئەو پرۆسەیە چونکە وڵاتان کە میلەتان دەوڵەتیان دامەزراندووە یا بە شێوەی ئاشتی دامەزراندووە یاخود بە شەڕ بە ناخۆشی بە ئەمری واقعیان سەپاندووە بە تایبەتی میلەتانی ناو دەوڵەتی فیدرالی پێکاتەکانی ناو دەوڵەتی فیدرالی کاتێک کە زیادە بنەوە یعنی زۆربەی ئەو زیابوونەوانەی کە بووە لە ناو دەوڵەتە فیدرالیەکان بە ئاشتی نەبووە بە شەڕ بووە بە نیزاعی مسلح بووە بۆ نمونە مەسەن لە ئەمریکا کە یەکەم دەوڵەتی فیدرالی بۆ هەوڵ دراوە کە ویلایەتەکانی جنوب جیابنەوە بوو شەڕی ناو خۆی لێکەوتۆ ساڵی 1961 تا 1965 سەرکوت کرا جولانەوە کە لە سویسرا بە هەمان شێوە بەنگلادش جیابەوە لە پاکستان مەسەن بە شەڕ جیابەوە بەڵام مەسەن دەبینی هەندێک وڵاتی تر بە ئاشتی بۆ خۆیان پێکاتون ڕێک دەکەون بۆ نمونە مەسەرەن سەنغافۆرە لە مالیزیا بە ئاشتی جیابەوە لە کەنەدا کویبێک 2003 ڕاپرسی کرد لەسەر ئەوەی کەوا جیابێتەوە بەڵام ئەو دەنگانەی کە لەگەڵمانەوە بوون زیاتر بوون لەو دەنگانەی کە لەگەڵ سربەخۆیی بوون لە ئوسکەندلەندە لە 2013 ئەومانە ڕاپرسی کرا کە جیابنەوە بەڵام دەنجی مانەوە زیاتر بوو لە دەنجی سربەخۆیی بەڵام تۆ لە سیر کە مەسەن تەجروبەی کەتەلۆنیا لەبەر ئەوەی اتفاقێک نییە لەو وڵاتانە مەسەن لە کەنەدا لە سکۆتلەندە لە بەریتانیا بە اتفاق بووە لە بینی هەرێمەکە و لەگەڵ حکوومەتی ناوەندی لە کەتەلۆنیا لەبەرەوەی اتفاق نییە تا ئێستاش حکوومەتی ناوەندی ڕازی نییە بەوەی کەوە کەتەلۆنیا ئیزرا پرسی بکە و جیابێتەوە بۆیە مەسەن کە ئەو ساڵە لە 2014 بڕیاریاندا کە ئیستیفتایان کرد ئیستیفتایەکە محکەمەی ئیتیحادی نەقزی کردەوە تا ئێستاش ماونەتەوە هەرچەندە لە پەرلەمانی ناوەندی زۆربەی ئەوانەی جیاخوازەکان مەسەن دەنجیان هەبوو بەڵام تا ئێستا کێشەکەیان ماوە کەواتە تۆ لێرەدا دەبێت دووشت لەبەر چاو بگری کە دەتەوێت بەرەو سربەخۆیی بڕۆی ئێمە تا ئێستا لەناو ئەم وڵاتە بەپێی دەستورێک کە خۆمان پێی ڕازی بووین ئیتفاقمان کردووە ماوینەتەوە ئیتر ئەگەر هەر پێشێرکاریەکەیە لە بەرامبەر ئەو دەستورێت لەلایەن حکوومەتی عراقیەوە بەڕاستی ئێمە محکەمەیەکەیە زیەتێکی بێ لە زیەتێکەیە کە محکەمەی فیدرالی باڵایە دەبێت لەوێ ئێمە شەکوای خۆمان بینە ئەوێ ئەمە لە ڕووی قانونیەوە ئەمە لە ڕووی قانونی و دەستوریەوە بەڵام هیچ وەختێک قانون و دەستور و دیکۆمنتە نێودەوڵەتیەکان پەیمان نامە نێودەوڵەتیەکان لە خزمەتی گەلانی ژێردەست و چەساوە نەبووە بۆ نمونە مەسەن حەقی تەقریری مەسیر دەیان پەیمان نامەی نێودەوڵەتی و بڕیاری نێودەوڵەتی هەیە بەڵام تا ئێستاش دایان گەلی بندەستوەکو گەلی کورد گەلی فەڵەستین گەلی ئەمازیغ زۆر شوێنی تر دەبینی ژێردەستەیە نەبوو نەیتوانیوە دەوڵەتی سربەخۆی خۆی پێک بێنێ بۆ لەبەرەوەی کۆمەلگای نێودەوڵەتی زۆر ڕازگۆ نییە لەگەڵ ئەو شتانەی کە لە ئومەمی متحیدا وەکو بڕیار وەکو پەیمان نامە دانی پێدانراوە بۆیە تۆ ئێستا بەڕاستی ڕێی واقعەت بۆ دەمێنێتەوە ئەمری واقع کە چۆن دەتوانێت خۆت لە وڵاتە بسەپێنی بۆیە ئێستا ئەو ئیستفتایی کراوە بە بڕوای من لە ڕووی قانونیەوە ئەو قیمەتەی نییە کە بتوانی هیچ لایانی بەرامبەریە هیچ زیەتێکی خارجی پێ ئیلزام بکەیت تەنیا ئەمە بایەخێکی سیاسی هەیە دەکرێت بۆ لێرە و دووە ئەگەر خۆت بتوانی وەزعی خۆت بگۆڕی بە شێوەیەکەوە ببێ خاوەن هێزێک لە ناوخۆچکە کاتێکەوە خۆت دروستکەی لەسەر ئەساسی ئابووری وڵاتەکەت باشکەی باری کۆمەڵایەتی وڵاتەکەت باشکەی دۆخی سیاسی باشکەی سەربازی دیبلۆماسی ئەمانە هەمووی بەیەکەوە تەواوکەری یەکترن کاتێک کە ئیش لەسەرمانە بکەی ئەم وەسیقە سیاسیشت بەدەستەوەی دەرەنجامی ئەم پرۆسە سیاسیشت بەدەستەوەی دەکرێت وەک کاتێکی فشار بەرامبەر بەغدا و بەرامبەر وڵاتانی
زلهێزی دنیاش بەکاریبێنی و لە نەتەوە یەکگرتوەکانیش بەکاربێنی بەڵام تا بەو شێوەیە بەڕاستی کە بێنیتەوە تۆ بەو دۆخی کە ئێستا ماوێتەوە یعنی تۆ ئەگەر دووزاری تری ڕفراندۆم بکەین ناتوانانی هەنگاوی گەورە بنەی بەرە و سربەخۆی و لێ نزیک بێتەوە. سپاس دەکەم کاکتۆر ئەگەر بچینە هەولێر لای دکتۆر دانا. کاکتۆر زۆر سپاس بۆ بارەزیشتان. سەبارەت بە ئەنجامەکانی ئەم ڕیفراندۆمە کە ئەمڕۆ بەڕێوە چوو بە بۆچوونیەوە ئەنجامەکانی چۆن دەبێت ئایا بەیانی 26 مانگە جیاواز دەبێت لەگەڵ 24 مانگ و 25 مانگ بۆ خەڵکی هەرێمی کوردستان؟ زۆر سپاس. بەداخۆ ئێمە تەمەنامان دەکرد بەشداریمان لە ڕاپرسێک بکردایە کە دوای ڕاگەاندنی ئەنجام ڕاپرسەکە یەکسەر بڵێن ئیرادەی خەڵک تەرجەمەی سەرواقع کرابە بەواتایشی تر ئەگەر خەڵک بڕیاریدا کە دەوڵەتی کوردستاندا مەزرێ هەر دوای ڕاگەاندنی ئەنجامەکە کار بەوە بکرابە. بەڵام بەداخەوە ینی من پێم وایە ئەو ڕاپرسە ئێستا لە هەرێمی کوردستان ئەنجام درا سەرباری ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان دەتوانین بڵێن گزارش لە ئیرادەی خەڵکی کوردستان هەرێمی کوردستان دەکات لەبەرەوەی ئێمە پێشوەختە دەزانین ینی بەڵەیەک هەیە لە ناخی هەموو زۆرینەی تاکەکانی هەرێمی کوردستان بۆ سربەخۆیی. بەڵام ئەو ڕاپرسی کە کرا وەکو گوتم پێدەچێ ئەو دەرئەنجامەمان بەدەست نەگەێنێ کە ئێمە خوازیارین یاخود کە خەڵک بەڵێ دەنجی بۆ سەربەخۆی داوە لەوانەیە بەو ئاسانیە لە مەودایەکی کورددا نەیبینێ بەڕاستی. ئەمەش لەبەر من دەیجەرمەوە بۆ دوو هۆکاری سەرەکی. یەکێکیانەوەیە کە نەتوانرا ئەو ڕاپرسیە کۆدەنجێکی سیاسی پشتیوانی جەماوەری بۆ کۆ بکرێتەوە بەر لە دیاریکردنی وا دەکەی. هەروەها بە هەمان شێوە هۆکاری دووەم کە پەیوەندی بە با بڵێن فاکتەری دەرەوە هەیە نەتوانرا هەوڵێکی دیبلۆماسی کاریگەر بخرێتە گەڕ بۆ کۆکردنەوەی ڕەزامەندی و پشتیوانی نێودەوڵەتی. هیچ نەبێ ئێمە بمانتوانی باە هەندێک لەو وڵاتانەی کە ئەندامن لە ئەنجومەنی ئاسایش مەبەستم ئەندامە دایمیەکان نییە هەمیشەیەکان نییە بەڵکو ئەوانی تریش بە هەر بمانتوانی با دوو وڵات پشتیوانی لێکردبین ئێماوە ئینجازێکی گەورە دەبوو ینی زۆرێک لە ئەگەر با بڵێن شەرعێتی تەواو نەدەدرا بە پرۆسەکە ئەگەر لەژێر چاودێری UN یاخود ئاژانسێکی نێودەوڵەتی نەبووایە وەک دەبینین کە ئێستا زۆربەی لایەنەکانی عین کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی ڕەتی دەکاتەوە بێجگە لە دەر و جیران و بەغداش. بۆیە بەهۆی ئەو دوو با بڵێن ئەوەی کە ئامادەسازی تەواو نەکرابوو لە بۆ کۆکردنەوەی زۆرێک لە کۆدەنجی سیاسی و پشتیوانی جەماوەری لە هەرێمی کوردستان هەروەها هەوڵێکی دیبلۆماسی کاریگەر نەخرابووە گەر بۆ ڕەزامەندی نێودەوڵەتی. ئەمە لە کاتێکیشدا بینیمانیانی ئەو هەوڵانە درا دوایەوەی ئێمە لە هەرێمی کوردستان وادەی ڕاپرسەکەمان دیاری کرد بوو ئەو کات ئێمە چوین دەست بە هەوڵی دیبلۆماسی و هەروەها لە ناوخۆشماندا هەوڵماندا کۆدەنجی زۆرێک لە کۆدەنجی سیاسی کۆکەینەوە. بەڵام بەداخەوە ینی ئێمە بەر لەوە من پێم وایە دەبواە ساڵێک دو ساڵ کار بۆەوە کرابە بەر لەوەی کە وادەی ڕاپرسیەکە دیاری بکرێ ئەو کات ئێمە پێم وایە ئێمە هەم ڕاپرسیەکەمان شەرعێتی زیاتر دەبوو کۆدەنجی سیاسی و جەماوەری پشتیوانی جەماوەری زیاتری لەگەڵ دەبوو. هەروەها بەرای من ئێمە دەمانتوانی هیچ نەبێ هەندێک پشتیوانی نێودەوڵەتی بۆ خۆمان کۆ بکەینەوە. جا ئەو کاتە من پێم وایە هەم سەدای ڕاپرسیەکە هەم لە ڕوو شەرعیشەوە ئەو کاتە بە شێوازێشتر مامەڵی لەگەڵ دەکرا. بەداخەوە ئێستا دەبینین بەرپرسانی هەرێمی کوردستان زیاتر باز لەوە دەکەن کە ئەنجامی هەڵبژاردن یاخود باز لە پرۆسەی ڕاپرسیەکە دەکەن پرۆسەیەکی دوور و درێژتر بوولەوانەیە باز لە 2 ساڵ یاخود زیاتر دەکەن کە دەخایانێت باز لەوە دەکەن ئێمە دەچینە پرۆسەیەکی دانووسانەوە دیارە خودی پرۆسی دانووسانەکە ڕێگایەکی دروستە. بەڵام من پێم وایە ینی
ئەو پرۆسی دانووسانە زۆر کورتتر دەبەوە ئەگەر ئێمە ئەو ئامادەکاریانی کە من باسم کرد پێشوەختە بکرابە بۆیە من پێم وایە ئەنجامەکان ئەگەرچی ئێمە پێمان وایە کە با بڵێن پێشوەختە ئێمە دەزانین ینی بۆ چوونی خەڵکی کوردستان چییە لەسەرەوە پرسا بەڵام زیاتر وەکو دکتۆر شۆڕشی ئاماژەی پێدا لەوانەیە وەکو وەرەقەیەکی سیاسی کارتێکی فشار بەکاربهێنرێ و لەوانەیە ئێمە نەتوانین ئەو ئامانجە گەورەی کە هەمان بوو بۆ ناوچە جێناکۆکەکان وا بە ئاسانی بەدەستی بهێنین لەبەرەوەی ئێستاوا دەبینین عێراق هەوڵە دیبلۆماسیەکانی خۆی سەر کردوێتەوە هەم لەگەڵ ئێران هەم لەگەڵ تورکیا و باز لەوە دەکرێت کە لەوانەیە هەندێک باڵێن فشار و گەماڕۆی زیاتر بخرێتە سەر هەرێمی کوردستان بۆی ینی بۆ سڕکردنی ئەنجامی ئەو ڕاپرسیە. کاک دکتۆر کەواتاوی کە بەرەز وتت ئێستا ئەم ڕاپرسیە کەم و کوڕەکانیەوە بووە کە لە ئاسی ناوخۆ کۆدەنگی نیشتیمانی لەسەر نەبووە لە ئاسی دەرەوەش نەتوانراوە پشتیوانی هیچ وڵاتێکی ئەندام نەتەوەی گرتوەکان بەدەست بێنێ کەواتە پێ دوایە ینی کەی ئەم گۆڕ ئەمە ئەنجامی ئەم کە خەڵک ئەمڕۆ دەنگی دەکەی ئەنجامی ئەم دەنگە دەبینن پێ دوایە زۆری ماوەیمە بیبینین ڕاستیەکەی دەوەستێتە سەرەوەی بەرپرسانی کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەنجامی ڕاپرسیەکە دەکەن ئەوەی کە ئێستا بیستمانە ئەوەیە کە هەوڵ دەدەن داوایان کردووە کە بەغدا دانووسانیان لەگەڵ بکات بەڵام ئێمە پێشوەختە بۆ چوونی بەغدا دەزانین چییە و ئێستا دەبینین هەم شیعە و هەم سوننا هاو هەڵوێستن بەرامبەر ئەو پرسە بەرامبەر بە ڕاپرسی لە هەرێمی کوردستان لە کوردستان باشووری کوردستان جا بۆیە من پێم وایە ینی ئەوە هەروەکو خۆیان بەرپرسانی هەرێم باسییان کردووە ئەوە پرۆسەیەکی درێژخایان دەبێت لەوانەیە لە 2 ساڵ زیاتر بخانێ و ئێمە ئەوە گەرنتی ئەوەش نادات کە ئێمە دوای و 2 ساڵش دەتوانین دەوڵەتی سربەخۆی هەرێمی کوردستان ببین یاخود کوردستانێک بین کە جیابەتەوە لە عێراق لە بەغدا هەمومان دەزانین ینی ئەوە مەسەلەی چارەسەرکردنی ئەو ناوچانەی کە بە ناوچەی جێناکۆک ناسراون لەوانەیە کاتێکی زیاتری پێویست بێ ئەوە تا دەبینین ئێستا هەندێک لە بەرپرسانی عێراق داوای تەفعیلکردنەوەی مادەی 140 دەکەن ئێمە بینیمان مادەی 140 لە چەند ساڵی ڕابردوودا بەشێکی کەمی لێ جێبەجێکرا تەنیا مەرحەلەی یەکەمی جێبەجێکرا 2 مەرحەلەی تری ماوە کە با بڵێن قۆناغە گرنگەکانن ئەمانە جێبەجێ نەکرا تا بۆیە من پێم وایە بۆ یەکلاکردنەوەی پرسی ناوچە جێناکۆکەکان بۆی بگەڕێتەوە سەر هەرێم یاخود بڕیاری خۆیان بدەن ئەوە کاتێکی زیاتری دەوێت لەوانەیە ئێمە نەتوانین بەهێز ئەو مەسەلەیە بسەپێنین ڕاستە جۆرێک لە دروستکردنی دەسەڵاتی ئەمری واقعی هەرێمی کوردستان لەو ناوچانە پێویستە بەڵام ئایا ئێمە تا ئێستا توانیمانە دەسەڵاتی ئەمری واقعی کوردی بسەپێنین لەو ناوچانە بە شێوازێک کە هەموو پێکاتەکان لەو دەسەڵاتە ڕازی بن بێگومان دەتوانم بڵێم ئێمە نەمانتوانیوە ڕاستە ناوچەکان لەوانەیە لەژێر دەسەڵاتی هێزە کوردەکان و هێزی پێشمەرگەی کوردستانی دابن بەڵام ئەوە بۆ مانایانیە کە ئێمە توانیمانە بیکەینە ئەمری واقع هێشتا زۆری ماوە ئەمری واقع ئەو کاتە دەتوانین بڵێن ئەوە بە ئەمری واقع ئەوانە هاتوونەتەوە سەر هەرێمی کوردستان کە ڕەزامەندی هاوڵاتیانی ئەو ناوچانە تاو بەدەست بێنین نمونەیەک نیشان بدەین کە بەڕاستی نمونەیەک بێ هەمویان کە لێمان ڕازی بن بەڵێ سپاس دەکەم دواتە گرم وڵای بەرز کاک دکتۆردانە کاک دکتۆر شۆڕش سەبارەت بە کە بەرپرسانی هەرێم دەڵێن سەبارەت بە ئەنجامی ریفراندۆم پرۆسەی گفتوگۆ لەگەڵ بەغدا پرۆسەیەکی دوور و درێژە ئەزمموی وڵاتان چۆن بووە وڵاتانیش ینی ئەزمموی وڵاتانی دنیاژەوە بووە کە مەسەڵەن گەلەکەیان ریفراندۆمیان کردووە بەڵام درێژخان مەسلەی سربەخۆیان ڕاگەیاندووە یاخود دەبێت زووتر ئەم پرسەیەک لا بکرێتەوە ناوەک ئاماژەم پێدا ینی زۆری بە ئەو وڵاتانی کە لەناو ئەو پێکاتانی ناو دەوڵەتی فیدرالی هەوڵی جیابوونەوەیان داوە بەشێکی کەمی بە ئاشتی و بە ئیتیفاق ئەو ڕێزکەیان گرتووە بۆ نمونە مەسەن کە باسم کرد کویبێکی لە کەنەدا و
اسکۆتلەندە لە بەریتانیا یاخود جنوبی سوودان بە ئیتیفاقە بۆ ساڵی 2005 ئیتیفاقێک بوو کە لە 2011 ئەوە بوو کە جیابوونەوە یا تەیموری شەرقی لەژێر سەرپرشتی یەنەوەی گرتوەکان مەسەن ساڵی 2002 وەکو دەوڵەتێکی نوێ لە قەرنی 21 دروست بوو ئەمانە بەڵام ئێمە مەسەلەی ڕفراندۆم تاکلایانە ڕامانگەیاندووە ینی بەبێ گەڕانەوە بەبێ ئیتیفاق لەگەڵ بەغدا کەواتە شتێک کە تۆ تاکلایانە بیکەی دەبێ بە ئەمر و هێز و ئیرادەی خۆت ئەم هێزە هەیە کە ئێستا بتوانێت سەپێنی کە بەرەزوتە بۆنمونە کاوی تۆش باس نەتۆ یەکتۆکان سەرپەرشتی نەکردووە تاکلایانە بە حکوومەتی عێراق ئەنجامیم وتویتی ڕەتی دەکەمەوە چۆن دەتوان ئێمە بسەپێنی ئێمە ئەوەی کە زاهر نازانین لەژێ پەردەوە چی هەیە ئەوەی زاهر مەسەن هەموو دەبینین وڵاتانی ئیقلیمی عێراق و وڵاتە هێزەکانی دنیا هەمویان هۆشداریاندا لەوەی کە نەکرێ ئەم ڕاپرسیە نەکرێ بەڵام کە کرا دیارە ئایا نازانم لەژێر پەردەوە چی هەیە باوەڕ ناکەم چوومە بەست لە چییان لەژێر پەردەوە مەسەن کە ئەمە کراوە هیچ شتێکی تر هەیە لە چکە زۆر جار مەسەن شتە سیاسەکان و دیپلۆماسیەکان لەژێر پەردەش شت ژێر پەردەوەی کە لە خزمەتی ئەم ڕفراندۆمە سەربەخۆی بێیان خزمەتی ئەم پرۆسەیە و یا سەربەخۆوی شتێکە بێ ئێمە نەیزانین و لەسەرەوە بە شێوەیەکین بەڵام بە شێوەیەکی گشتی کە دەیخوێنیەوە یعنی دەبینی هەموو وڵاتانی دەوروبەر و دنیا و زلێزەکان هۆشداری خۆیاندا لەوەی کە نەکرێ یاواتە دژی ئەم پرۆسێنە بەڵام کە تۆ دەی ئەم پرۆسەیە ئەنجام دەی لەگەڵ ئەو واقعە ئایا ئەو هێز و ئیمکانێت و توانایەت هەیە ئێستا بۆچوونی من نییە لەبەرەوەی ئەو هێز و ئیمکانێت چێکە دەبێت هەبێ بۆ نمونە ئەم هێز و ئیمکانێتە لەلایەن حکوومەتێکی لەلایەن دەسەڵاتێکی دیموکرات و دەسەڵاتێکی شەفافەوە ئەنجام دەدرێت بۆ نمونە مەسەن تۆ سەیری ئیسرائیل کە یعنی ئەمە 50 لەوەتی دروست بۆ لەناو حکومەت هەڕەشە و مەترسیدایە بەڵام ڕۆژێکیش هەڵبژاردننی سەرۆکی کۆمار یا سەرۆکی وەزیر پەرلەمان و ئەمانە دووان نەخراوە لەبەر ئەوەی کەوا هەموو شتەکان بە شەفافی بە دیموکراتی دەڕوە بەڵام ئێمە تا ئێستا نەمانتوانیوە لەسەر هەموو لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی دیبلۆماسی لەسەر ئاستی ئابووری شەفاف بین لەگەڵ میلەتەکەی خۆمان لەگەڵ لایەنە سیاسەکان شەفاف بین ئێستا لایەنە سیاسەکان خۆیان مەسەن لەگەڵ یەک شەفاف نین لەگەڵ یەک ڕازگۆنین لەگەڵ یەک مەسەن یەک بەرنامەیانی یەک استراتیزیانە لەسەری بڕۆن بۆ نمونە تا مەسەلەی ڕفراندۆم تا دوێنێش مقۆمقۆی لەسەر بوو ئایا بکریان نەکرێت لەلایەن هەندێک حیزبی ئەم وڵاتەوە ئەم هەرێمەوە ئەمە خەتەرە کە چێت تۆ ئەگەر مەسلەیەکی نەتەوایەتی گەورە وەکو بەرەو سەربەخۆ بوون بنیاد بنەی دەبێت لە ئاستی ئەو بەرپرسیارەتەدابی دەبێت لەوە گەورەتر بی کە شتە نەتەوەیەکان بخەیتە ژێر شتە حیزبیەکان بەرژەوەندە تەسکەکانەوە پێشتر بەرەزەوتت دۆخی ناوخۆی هەرێم کاریگەری هەیە بۆ لەسەر بەڕێوەچوونی ڕفراندۆم بەڵام بۆ کارکردن بە ئەنجامەکانی دووبارە دۆخی ناوخۆ بۆ بەرهەمداربوون ئێمە ئەنجامانە گرینگە دۆخی ناوخۆی کوردستان چاکردنی ئەگەر تۆ ئێستا مەسەن ئەگەر تا ئێستا شەرچی بوو بێ ئەگەر ئەمڕۆ کە مەسەن زۆربەی لایەنە سیاسەکان وەکو بینیمان ئەوەی کە لە گۆڕۆپانەی کوردستاندا هەمووی لەگەڵ پرۆسەکە ڕۆی و پشتیوانی دەکرد لایەنێکی سیاسیمان نەبینی کە دژی بوەستێتەوە لایەنە سیاسەکان کەواتە دەبێت ئەگەر ئێمە جددی بەرەو ئەم مەسلەی هەنگاو دەنین دەبێت ئیتر دەست پێ بکەین لەنێو ماڵی خۆمان بنیاد نانی ئەم وڵاتە بنیاد بنین ئەم وڵاتە ئێمە 26 ساڵە وێرانی دەکەین لەسەر هەموو ئاستەکان بەداخەوە یعنی تۆ سەیری دەنگدانی خەڵک کە ئەمڕۆ لەگەڵ ساڵی 92 هەڵبژارنەکەی 92 خەڵک چەند بە گروتینەوە بۆی دەچوو بەبێ ئەوەی کەس پێی بڵێ لە کاتێکدا مەسەن لە 92 ئەوی علامی حیزبەکانەوەی علامیان نەبوو بەو شێوەیە ئێستا مەسەن علامێکی بەقووەت هەیە هەر حیزبەی 3-4 کەناڵی هەیە وەختە ینی کەناڵی تەلەڤیزیۆنیش کەم بوو نەک کەناڵی ئاسمانی بەڵام خەڵک زۆر بە گروتونێکی زۆرەوە دەچوو ئەمە بۆچی لەبەرەوەی ئینسانەکە هەستی بەوە دەکرد کە هاوڵاتێکی ئەم هەرێمەیە و دەیەوێت ئەم هەرێمە بنیاد بنێ بەڵام بەداخەوە 26 ساڵ حکومڕانیەتی شکست خواردوو ئەم ڕۆحەی لای هاوڵاتیان کوشت تۆ دەبێ بێ ئێستا ئەمە زیندوو بکەیتەوە ئەمە چۆنی زیندوی بکەیتەوە بەڕاستی بە پێشکەشکردنی حکومڕانێتێکی ناجێح شەفاف ڕەشید لەسەر ئەوەی کەوا ئینسان دروستکەیتەوە هەموو کێشەکان چارەسەر بکەیت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە تۆ تا ئێستا ئێمە نازانین لە ڕووی دیبلۆماسیەوە میانی سەکردایەتی کوریا حکوومەتی هەرێمی کوردستان لە چ قۆناغێکدایە بەڵام دەزانین من بۆ خۆم دەزانم کە لە هەنگاوێکی دواوەدایە لەبەرەوەی تا ئێستا لۆبیەکمان دروست نەکردووە نەمانتوانیوە کاریگەریمان هەبێت لەسەر قەراری نێودوڵەتان ئەمە کەی تۆ توانیت خۆت بەهێزکەی لەسەر ئاستی ناوخۆ ئەو وەختە کاریگەری دەبێ
خۆت وەکو هێزێکی ئەمری واقع دەتوانانی ئەوەی کە مەبەستە بیسەپێنی بەڵام بەو دۆخەوە دڵنیا بکەوە تۆ ناتوانانی بەرەو پێشەوە بڕۆی لەو هەنگاوە. سپاس دەکەم بەڵە بینێرانی بەڕست ناوبڕی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە هەولێر لای کاک دکتۆردانا لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سوور خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان کێشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری ماگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک تۆرە گەربگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە خۆتانزان پێشتر چەندین دەرفەت بۆ مەسەلەی ڕاگانی دەوڵەت بۆ کورت هاتوتە پێش کە بازەوەی کرد لە 91 و لە 2003 و لە 2005 ەوەی کە خەڵک بە بەژاریان لە ڕاپرسی کرد و ئەم جارش جۆرێک لە ئێستاش جۆرێک لە دوودڵی هەیە هاوڵاتیان خەڵکێکم ئەم جارش ئەم دەرفەتە لەدەست بدرێت. پێتان وایە بەم بارودۆخی کە کورت تێداتی لە هەرێمی کوردستان ئەمجارش ئەگەری ئێوەیە کەم دەرفەتە لەبار ببرێت نەتوانرێت بەکاربێنرێت ئەنجامەکانی ئەم ڕیفراندۆمە؟ ڕاستەکەی ینی هەموو ئەگەرێک هەیە ینی من لە سەرەتا ئاماژەم بۆ کرد ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەنجامی ڕیفراندۆم دەکەین ینی ئەوە گرنگە.
بەڵام بۆ ئەوەی ینی ئێمە بە شێوەیەکی کاریگەر بتوانین کار لەسەر ئەنجامی ڕیفراندۆمەکە بکەین پێویستە کۆمەڵێک با بڵێن چاکسازی هەیە ئێمە لە ناو خۆماندا ئەنجامی بدەین من پێم وایە ئەو ئەنجامی ڕیفراندۆمە ئەگەر کۆدەنجێکی سیاسی لە پشتیەوە نەبێ ئەگەر بچین بۆ دانووسانیش بۆ بەغدا لەوانەیە و کاریگەریە گەورەی نەبێ من پێم وایە نەبوونی کۆدەنجی سیاسی نەبوونی یەکڕێزی لە پشتی با بڵێن دانوستکارانی کورد بۆ پرسی سەر بەخۆی وا دەکات وڵاتانی دەوروبەر بە ئاسانی بێن یاری لەناو بکەن گەمە لە نێو ئەو درزانە بکەن کە لە نێوانماندا هەیە جا بۆیە من پێم وایە ینی کارکردن لەسەر ئەنجامی ڕیفراندۆم بۆی بەوەیەک بگاو لەبار نەچێ با بڵێن ئەو هەوڵەش بەندە بە کۆمەڵی فاکتەری ترەوە یەکەمیان چاکسازی سیاسیە دروستکردنەوەی جۆرێک لە کۆدەنجی سیاسی و ڕێخستنەوەی ناوماڵی کووردا کە بەداخەوە ینی ڕاپرسیش نەیتوانی ئەوە بکات ڕاستە ینی هیچ حزبێک ناڕەزایی خۆی دەرنەبڕی بەرامبەر بە ینی بە ڕسمی باسیەوە نەکرد بەڵام ئێمە لە ئەنجامی دەنگەکانەوە دەبینین کە بەشێکی زۆر هەیە بایکۆتیان کردووە ئەوەی کە تا ئێستا ینی وەکو ئەنجامە برایەکان کە باسی لەوە دەکرێت ئەمە چاکسازی سیاسی لە لاشترەوە چاکسازی ئابووری پێویستە بەواتایشتر باشترکردنی بژێوی خەڵک من پێم وایە بۆ خەڵک یاوانەیە مانایکی ئەو تۆی نەبێ ئەگەر خەڵک دەنگ بە دەوڵەتی سەربەخۆدا بۆی لەژێر سایدا بحەوێتەوە بۆی ژیان و بژێوی مسۆگەر بێ بەڵام ئەگەر بزانێ ئەوە بە هیچ نەتیجەیەک ناگات بژێوی ژیانی باش نابێ باری ئابووری خراپ دەبێ ناتوانن مناڵەکانی خۆیان بەخێو بکەن من پێم وایە لەوانەیە پشتیوانە جەماوەریە لەدەست بدات ئەوەی کە ئەمڕۆ بینیمان ئەمە هەنێ دوو خاڵی ئەساسینە من پێم وایە لە هەرێمی کوردستان پێویستە ئیشی لەسەر بکرێ بۆ ئەوەی ئەنجامی ڕیفراندۆم بە شتێک بگا بەڵام لە پاڵ ئەمانەشدا پێویستمان بە جۆرێک لە چاکسازی ئیداری و ئەساساتی هەیە بەواتایشتر بەر لە هەر شتێک تەفعیلکردنەوەی یاخود جێڕانەوەی هایبەت بۆ ئەو موەسەساتە شەریعانی کە هەمانە بەداخەوە پەرلەمان بەناو کاراکراوەتەوە بەڵام ئێمە دەبینین دوو لایانی سەرەکی کە با بڵێن تەرەف بوون لە کێشەکان ئێستا بەشدار نین لە پەرلەمان و بە هەمان شێوە حکوومەتیش بە هەمان شێوەیە دەبینین جا بە شێوەیەکی گشتی زۆرێک لە پێداچوونەوە بە پەیوەندی ناوخۆیەکان پێویستە چاکسازی ئابووری چاکسازی سیاسی هەروەها چاکسازی ئیداری و موسەساتی پێویستە بۆ ئێمە بتوانین ئیش لەسەر ئەنجامی ڕیفراندۆمە بکەین ئەگەر ئەم شتانە نەکەین کەس باوەڕیشمان بێناکە گە بچین بۆ دانووسان بۆ بەغدا ینی پێمان دەڵێن ئێوە ناتوانن خۆتان بەڕێوە بن کە ناتوانن خۆتان بەڕێوە بن وا چاکترە هەر لەگەڵ عێراق بن لەوانەیە دەور و زیرانیش هەمان قسەمان لەگەڵ بکەن کۆمەلگای دەوڵەتیش بە هەمان شێوە تەمەشامان دەکەن بەڵێ سەبارەت بەکات ئەوەی کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت وتی ئەمە بۆ دیاریکردنی سنوور نییە و بۆ مانانیە کەسپی ئێمە سەربەخۆی ڕابگەین ینی دەبێت پێ دوایە کاتی کراوە ینی ئەنجامەکەی بۆ کارکردن بە ئەنجامەکان دەبێت کاتێکی کراوە بێ یاخود مەحدود و دیاریکراوە بێ کە پاش مەسەلەن چەمان کار بە نەتیجەی ئەم ڕیفراندۆمە بکرێت. ئەگەر بە شێوەیەکی دروست ئەو ڕیفراندۆمە ئەنجام درابایە ئەو کۆدەنجە سیاسی و ئەو هەوڵە دیبلۆماسی کە من باسم کرد بۆی بدرابایە ئەو کات ئێمە دەمانتوانی ڕیفراندۆم ئەو کاتە ئەنجام بدەین کە دەمانتوانی دوای ئەوە بە ماوەیەکی کورت دەوڵەتی کوردستانی ڕابگەێنین بەڵام بەداخەوە بەو شێوەیە کە ئێستا هەیە من پێم وانە ینی لە ماوەیەکی کورددا با بڵێن دەرئەنجامی ڕیفراندۆمەکە ببینین بەڵام پێم سەیرە ینی ئەگەر ڕیفراندۆم بۆ دیاریکردنی سنوور نییە تێدەگەین بۆ سربەخۆیی نییە بۆ دوای چەند ڕۆژێکتر بەڵام بۆ سربەخۆیشە هەر خودی ئەو فۆرمەی کە هاوڵاتیان دەنجیان لەسەرداوە باز لەوە دەکات کە دەنگت بە بەڵێ یان نەخێرە بۆ دەوڵەتی سەربەخۆی کوردستان ینی ئەمە خۆی لە خۆیدا پێم وایە زۆرێک لە ناڕوونی و ناشەفافیت بە
ئەو هەوڵەی کە لە سەرتاوە بۆ مەسەلی ڕیفراندۆم هەبووە ئامانج لە پشتیەوە چی بووە بەداخۆ ئێستا ئەنی بۆمان دەرەکەوێت ئەگەر ڕیفراندۆم بۆ دیاریکردنی سنووری ئەو کیانی ئەو دەوڵەتە نییە کە ئێمە دەمانەوێت دروستی بکەین ئەی بۆ چییە ڕاستە لەوانەیە ئێمە لە ماوەی کووردا نەتوانین بەڵام بەڕاستی ڕیفراندۆم بۆ ئەم شتانەیە ڕیفراندۆمەکە بۆ خۆی داوای ئەوەی دەکرد کە تۆ لەگەڵ ئەمە یاننا لەوانەیە سنوور مەبەستەوە نەبێت کە بە دقیقی لەوانەیە هەندێک شوێنە بێ نەتوانرابێ ڕیفراندۆمی لێ ئەنجام بدرێ بەڵام خۆ هاتبوون بۆ نمونە سعدیە و مەندەلی لە خەڵکی ئەوێ لە خانەقین دەنجان داوە و باماشەوە ئەو شوێنانی کە لە بەردە باڵێ لەژێر کۆنتترۆلی پێشمەرگەدانین سندوقیان بۆ دانراوە زۆربیان ئاوارن لە هەرێمی کوردستانن ئەوانیش تعبیریان لە باڵێن ئیرادی خۆیان کردووە لە ڕێ دەنجان داوە دە بۆیە هەز دەکەم هەز بە زۆرێک لە پاشەکشە دەکەم بەڕاستی لەلایەن بەرپرسانی هەرێمی کوردستانەوە سەبارەت بەکارکردن لەسەر پاشەکشەکە لەوەدایە کە چەند ڕۆژێک بەر لە ڕیفراندۆم گوتراس ڕیفراندۆم بۆ سەربەخۆییە کە ئەگەر بۆ سەربەخۆیە ئێستا و پاشەکشانە چییە دوای ئەوەی کە وا خەریکە ئەنجامی ڕیفراندۆمەکە دەرەچێت یعنی ئمە دەزانین ئاسان نییە بەڕاستی هەر لە سەرتاوە دەمانگوت پرۆسەکە پێویستە بە شێوازێکتر ئامادەسازی و ئامادەکاری بۆ کرابە باشتر بەڕێوە چووبە ئەو کاتە ئاسانتریش دەتواندرایش لەسەر ئەنجامەکەی بکرێت پشتیوانی زیاتری بۆ کۆ بکرێتەوە بەڵام بەداخۆ ینی بەو شێوەیە ئەنجام نەدرا بەهۆی ئەو ململانە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستانەوەیە جا بۆیە لەگەڵ ئەوەشدا من پێم وایە باشتر دەتوانین ئیش لەسەر ئەنجامی ڕیفراندۆم بکەین وەک گوتم ئەگەر ئێمە زۆرێک لە ڕێخستنەوەی ناوماڵی خۆمان بکەین کۆدەنجی سیاسی دروست بکەینەوە لەسەر پرسەکان و هەروە چاکسازی ئیداری و مواسەساتی بکەین و هەروە بژێوی خەڵک چاک بکەین پێم وایە باشتر دەتوانین ئیش لەسەرەوە بکەین. بەڵێ سپاس کاکتۆر کاکتۆر شۆڕژەکە بگەڕم بۆ لای ئێبارەز سەبارەت بە کاردانەوەی بەغداد و کاردانەوەی وڵاتانی دراوسێش کە نەتیجەی پێشتر نەتیجەی ڕیفراندۆمیان ڕەت کردەوە پێ وایە بە ئەمری واقع یاخود دیفاکتۆ مامەڵ لەگەڵ ئەنجامی ئەم ڕیفراندۆمەدا بکەن یاخود خەڵک پێش ڕەنگەت باس لەوەیەکە کە سنووردا بخرێ یاخود بەڵام جۆرێک لە نەرمی هەیە پێ دوای نەرمیەکە هۆکارەکەی چیەوەی کاکتۆر وتی جۆرێک لە پاشەکشە هەیە کە کار بە ئەنجامەکانی ئەم ڕیفراندۆمە نەکرێت خۆی کاردانەوەکان ئێمە پەیوەندی ڕاستەخۆمان بە حکوومەتی عراقەوەیە بە دەوڵەتی عراقەوە لەوە کیانێکی سیاسین کیانێکی یەکەیەکی سیاسی لەناو ئەو دەوڵەتە لەسەر ئەو دەستورەی کە بە هەر ئیتفاقی هەموو خەڵکی عراق پەسەند کراوە کەواتە گەڕانەوە بۆ عراق ینی دانوستانە تۆ لەسەر ئەساسی دەستورەکە دەیکەی حکوومەتی عراقی لەسەرەوە ساسە لەگەڵت دەکات بەیانی دانوستانەکان لەسەرەوە ساسە دەبێت بە بڕوای من یعنی ئەگەر کورد بەو ئەدایەوە بەردەوام بێ ئەوەی تا ئێستا کە 26 ساڵە هێناوێتی بەو ئەدایەوە بەردەوام بێ ناتوانێت بەرەو دەوڵەتی سربەخۆیی بڕوە ئەمە جگە لەوەی ناتوانێت کە لەناو عراقیش کە لەناو عراقیش بەو وەزع فیدرالیت زیاتر تەسبیتکا و بەرەو پێشەوە بڕوە لەبەر ئەوەی پێویستی بۆیەکەوە بەڕاستی ئەم شێوازە حکومڕانیە گۆڕانکاری بەسەردا بێ ئەم شێوازە حکومڕانەی کە ئێستا هەیە ئەمە بەسەر چوو لە نیزامی سۆڤێتی هەبوو لە نیزامی حیزبی قائید هەبوو لە نیزامی حیزبی بەعەس هەبوو ئەمە نەماوە تۆ چۆن گۆڕانکاری بەسەر هەروانە حکومڕان کە 6 ساڵ دەبێ حیزب هەموو شتێک نەبێ کاکەیان دەبێ حیزب تەنها دەوری هەیە لە پێکێنانی پەرلەمان تەوای حکوومەت پۆستە سیادیەکان وەزارەتەکە ئەمە قەیناکە حیزبەکان بەشداری دەکەن بەڵام لێ بەولاوە لە خوار وەزیرەوە لە خوار وەزیرەوە پێویستە هاوڵاتی بەپێی کەفاءەکەی خۆی ئەو پۆستانە بگرێت ئەمە بە شێوەیەکی بەسەبات بەکاردانەوەی وڵاتان ینی ئەوە هەیە کە وڵاتانش لەوە دڵنیام کە نەتیجە ئێمە ناگات بەسەر بەخۆی کاردانەوەی وڵاتان وڵاتانی هەرێمایەتی تۆ زیاتر مەسەن عراق گرنگە بە تۆ عراق گرنگەیە بۆ ئەو مەسەلەیە تورکیا وڵاتێکە لە دەرەوەی ئەم مەسەلەیە ئێران وڵاتێکە لە دەرەوەی ئەم مەسەلەیە ئەگەر عراق رازی نەبێ بۆی نییە تورکیا تەدەخول بکە ئێران بۆی نییە تەدەخول بەڵام عێراق ئێستا کێشەکە بەڵێ کێشەکە ئەوەیەکەوە عراق تۆ پەیوەندی تۆ لەگەڵ عراقات چۆن بەیانی دەرەنجامی ئەو ڕاپرسیە تۆ ئیشی پێ دەکەی لەگەڵ عراق
بە شێوەیەکی قانونی ئابادی دوێنێ کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکەوتی ئێمە لە ئێستا و دەرەنجامەکەشی ڕەت دەکەینەوە ئەگەر بەغداد ڕەتی کردەوە یانی و کاتە ئەنجامی ئەم دەنگی خەڵکی کوردستان چی بەسەر دێ بۆ خۆ من لە سەرەتاوە وتم ئەمە هیچ قیمەتێکی قانونی نیە تەنیا وەکو قانونی تەناوی کە لە ڕوانگەی عێراق کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە عێراقیش قیمەتی قانونیە ناتوانێ هیچ التزامێک بخیتە سەر لایانی بەرامبەر پابندکردنیە بە بۆچوونی ریفراندۆمێکی دەتوانێت بڵێ ریفراندۆمی شێر ڕاوێژکاریە بزانی خەڵک چی دەڵێت تەواوی تر دەرەنجامی ئەم ریفراندۆمە هیچ التزامێک لەسەر دەوڵەتی عێراق دروست ناکات لەسەر دەوڵەتانی لە بەدەمگەر عێراق ئەمەی ڕەت کردەوە دانی ئابادە نەبوو لەسەر ئەنجامەکانی ئەم ریفراندۆم کورد دەبێت دانوستان بکات تازە لەگەڵ بەغدا دەبێت دانوستان بکەیت ئیتر ئەگەر بەغدا یعنی بەو داخوازیەکانی تۆ ڕازی نەبوو یا ملی نەدا داخوازیەکانی تۆ ئەوە دەمێنێتەوە سەر خۆت تا چەند تۆ لە بارودۆخێکدا ئیرادەی خۆت بسەپێنی بەسەر لایانی بەرامبەر ئەمە دەگەڕێتەوە بۆ خۆت دەگەڕێتەوە بۆ ئەو واقعی کە تۆ تێدا دەژی لە خزمەتی تۆدایە یان ناچکە هەموو زارێش دانوستان یا شەڕ یا بڕیاری وەرگرتنی بڕیاری مەسیری پێویستە کات و ساتەکان بە زیرەکی هەڵبژێری مەسەن کاتی مفاوەزاتە دەبێت ئەو وەختە هەڵبژێری کاتی شەڕ ئەو وەختە هەڵبژێری بەڵام کە شەڕ نییە پێی وەختی شەڕ نیە تۆ دەستی شەڕ بکەیت ئەمە کێشەی علاقی بۆ کە سەکردایەتی کورد استراتیجێتی نەبووە لە سەرەتاوە لە پێش ڕاپەڕینیش و بەداخەوە دوای ڕاپەڕینیشەوە لە هەموو دانوستانەکانیش لەگەڵ حکوومەتی عراقی و تا ئێستاش کە ئێمە دەچین لە بەغدادا دەنیشین یعنی وەکو شتێکی منەظەم ناچین بە کورتی تاوی تۆ کاتمەکەمەوە چوونی تۆ دەمانگەێنێت بەسەر بەخۆی ئەم ڕیفراندۆمی ڕوانجامدرا بە بۆ چوونی من نامانگەێنێت بەسەر بەخۆی تاوەکو ئێمە بەو بارودۆخەوە حکومڕانەتی ئەم هەرێمە بکەین بەڵ سپاس دەکەم کاوی تۆ داناگە بگەڕێمەوە لای بەڕێز پێشتر خەڵکێک گومانیە بوو کە ئەمە بۆ شاردنەوەی مەسەرەن گەندەڵیەکان بۆمانەوە لە دەسەڵات بەکاربێنرێت پێ دوای ئەگەر ئەمە بەکاربێنرێت یاریکردن مەسەرەن بە ڕیفراندۆم کاریگەری زۆر خراپی دەبێت لە سەرایین هەرێمی کوردستان بۆ نمونەگەر کار بە ئەنجامەکەی نەکرێت لە ماوەیەکی دیاری کراودا بێگومانیانەوە کاریگەری دەبێ هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی هەم لەسەر ئاستی ناوخۆی لەبەرەوەی ینی لەسەر ئاستی ناوخۆی متمانە لە دەست دەدا و بێگومانیانی لەسەر ئاستی نێودەوڵەتیش دەڵێن ئێوە ئەگەر ئامادەکاری تاوتاو نەبوو بۆ ڕیفراندۆمتان ئەنجام دەدا خۆ ڕیفراندۆم هەر ڕۆژێک دەتوانرێت ئەنجام بدرێ هەر کاتێک ینی بمانەوە دەتوانین ڕیفراندۆم ئەنجام وەک ئێستا کە کردمان بۆیە ینی پێویست بوو کە ئێمە ئامادەکاری تاومان هەبێ دڵنیا باین لەوەی کە ینی بە نەتیزەیەک دەکەین یان دەتوانیش لەسەر ئەنجامەکەی بکەین ئەو کاتە ڕیفراندۆم ئەنجام بدرا بایە خۆ لە زۆر وڵاتانیش هەن زۆر جاروەیە ڕیفراندۆم تەنیا بۆ ئەوەیە کە بۆ شەرعەتدانە بە شتێک ینی لەوانەیە بە ئاسانی بەخۆی خودی ئەو ئامرازێکە نەمانگەێنێتە بەو ئامانجێکی ئێمە هەمان بووە دەوەستێتە سەر ئێمە دواتر چۆن ئیشی لەسەر دەکەین بەڵاتی چۆن ئامادەکاری و ئامادەسازیمان دەبێت لە ناوخۆماندا وەک گوتم ینی ئەو کارانەی ئەو چاکسازیانەی کە پێویستە لە ناوخۆماندا ئەنجامی بدەین ئەو کات ئێمە دەتوانین بە ئەنجامێکی باشتر بگەین بەڵام یەک تێبینی لەسەر ئەوەی کە ڕۆڵی با بڵێن ئەو وڵاتانە من پێم وایە ڕاستە عێراق تەرەفی ئەساسیە کە ئێمە دەبی لەگەڵی لە گفتوگۆ دابین ئەگەر ئەوانی ئەتراف نەکەن ینی عملیەکە ناچێتە پێشەوە یان خود ئەوان ئەگەر لێمان لەگەڵمان نێنە ناو دانووسانەوە عملیەکە ناچێتە پێشەوە بەڵام لە هەمان کادا من پێم وایە ئێران دەورێکی یەکجار زۆر دەبینێت لەوەی کە هەڵوێستی عێراق چۆن بێ بە شێوازێک مامەڵە لەگەڵ ئێمە بکە و بە هەمان شێوەش تورکیا دەورێکی یەکجار کاریگەری دەبێت لەوەی کە ئایا ئێمە دەدەینە پاڵ بەغدا یاخود دەدەینە پاڵ تورکیا دەتوانێت ئێمە دوور کاتەوە لە بەغدا بەکردنەوەی سنوورەکانی بەواڵاکردنی با بڵێن یعنی ئێمە هەمومان دەزانین کاریگەری تورکیا چۆنە ئێستا بژێوی خەڵکی هەرێمی کوردستان کەوتۆتە بەردەستی تورکیاوە بۆیە من پێم وایە هەم کاریگەریان دەبێت بەڵام ئەوەی کە گرنگە من پێم وایە ئەو چاکسازیانی و بە خۆداچوونەوەیە لە ناوخۆماندا لە هەستی ئابووری سیاسی و موسەساتی بەڵێ یکاوی تۆ زۆر بە کورتنی خولە بە بۆ چوونی تۆ ئەم ڕیفراندۆمە دەمانگەێنێت بە سەر بەخۆی ئەوەی کەم ڕوانجاندرا زۆر بە کورتوی سپاس دەکەم کاتمان نەما
لە ماوەیەکی نزیک نا بەڵام دەوەسێتە سەرەوەی ئەنجامەکەی چی دەبێت دەوەسێتە سەرەوەی ئەمە چۆن ئیشی لەسەر دەکەین و چۆن خۆمان ڕێک دەخینەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر دانا سعید سۆفی ئەندامی پێش و پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هەروەها بەڕێز دکتۆر شۆڕ حەسەن مامۆستای زانکۆ پسپۆرت یاسای دەستوری کلەسەری سەرکی لەگەڵ ماوە. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان بەخێر.